بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێبێ. خۆشەویستانم زۆر خۆشحاڵم جاریشتر بە دیداری وازی شادم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. بەڕێزان لەم بەرنامەیە باس لە کاریگەری هونەرەکەین لەسەر تاک و کۆمەلگا، هونەری سینەما و دراما بە تایبەتی، هەروەها هونەری میوزیک و گۆرانی، چونکە کاریگەریکی دایرکتیان هەیە و کاریگەریکی بەرفراوانیان هەیە لە هەموو کۆمەلگایەکدا. بۆ مەبەستە دوو میوانی خۆشەویست، دوو هونەرمەند لێرە ئامادەن لە سودۆکانمان لە سلێمانی، ئەوانیش بەڕێزان زیرەک ژێدار موزیکزان، مامۆستا زیرەک بەخێربێی، هەروەها هونەرمەندی خۆشەویست کاک هەوراز محەممەد سینەماکار، بەخێربێی جەنابیشت. زۆر سپاس قوربان. تا دروستیتان چۆنە باشن؟ گەلێک سپاس مەمنون. کاک زیرەک، کاریگەری هونەر جەنابەت لە بواری میوزیکە زۆر کار کردووە، هەم لە کوردستان هەم لە دەرەوەی وڵاتیش. لە کوردستان هونەر بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی میوزیک و گۆرانی کە تۆ خۆت لەو بوارە ئیشت کردووە، کاریگەریان چەندێکە لەسەر تاکی کوردی وە کۆمەلگای کوردی؟ زۆر سپاس سەرنجەم بۆ دەرفەتە و زۆر خۆشحاڵم لەگەڵ هاوڕێی خۆشەویستم مامۆستا هەورازم لەمڕۆ لێرە مەگەرگەشەی بابەتێکی زۆر گرنگ دەکەین. هونەر بەشێکی گرنگە لە کولتور، کەواتە کولتوریش ناسنامەی ئینسانە. ئەو ناسنامەیە ڕەبتی بە لایەنی کەرامەت و وجودی ئینسانەکانەوە هەیە. باش، من نامێ بڕۆمە سەر بەشەکانی تر کە پسپۆڕی من لە بواری بڵێن میوزیک و گۆرانی. با ئەمە باس لەوە بکەین بڵێن میوزیک چییە و میوزیک لە چی پێکاتوە؟ باشە، میوزیک لە دوو تخمی سەرەکی پێکاتوە: دەنگ، ڕیتم، ترپە، جوولە. باش، ئێمە هەم دەنگمان هەیە هەم ترپەشمان هەیە، کەواتە مرۆڤ خۆی بەشێکە لە میوزیک. باش، ئەگە فراوانتری بکەین باسی گەردوون بکەین، ئەو گەردوونە لە جوولە پێکاتوە، لە دەنگیش پێکاتوە، کەواتە ئێمە بەشێکی لە گەردوون، کەواتە گەر ئێمە بەشێک بین لە میوزیک، میوزیک بەشێک بین لە گەردوون، کاتە ئەو کاریگەریمان لەسەر یەکتر هەیە. و باسی ئەگەر علم یان زانستی میوزیک بکەین لە دنیادا، لە وڵاتانی ڕۆژاوە میوزیک بۆتە بەشێک لە زانستی پزیشکی، میوزیک بۆتە بەشێک لەو زانستەی کە لە جیاتی داو دەرمان بەکار دەهێنرێ بۆ چارەسەری هەندێک نەخۆشی، لەوانە نەخۆشی دەرونی هەیە، هەندێک نەخۆشی عەساب هەیە. ئەوەی کە من بیستومە لە ڕووسیا ئەم شتە ڕووی داوە، لە ئەمریکا کە ڕووی داوە، خەڵکانێک بەرگەی بەنجگرتنیان نەگرتووە، بە میوزیک هاتەیان کردوونەتەوە. یانەوەتە خەڵکانێک کە گیراون لەسەر هەر تاوانێک گیرابن، بۆی کە ئەتراف بکەن لە زۆر لە گرتوخانەکاندا، بۆی کە نەکەونە ناو چوارچێوەی دژی بڕگەکانی مافی مرۆڤ، بە میوزیک وان لێکردون ئەتراف بکەن لە جیاتەوەی کە لێیان بدەن. یعنی کەواتە میوزیک کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر دەروون و کەسایەتی مرۆڤ. ینی ئێمە بەشێکی لە میوزیک و میوزیکیش هەمیشە بەشێکە لێمە قەت نابێتێکی جیا بکەینەوە. لەناو کۆمەلگای کوردی ئەمەیان بەڕاستی دەبێتە پێناسەیەکی دیکە، ینی بەداخەوە کاریگەریەکە دوو سەرەیە. بەشێکی ئەرێنیمان هەیە، ئەوانە کە کار و بەرهەمی جوانیان کردووە، توانیویانە بیکەنە بەشێک لە پەروەردە، پەروەردەیەکی دروست هەم بۆ گوێیەکانمان هەم بۆ هەستەکانمان. بەشێکی تر بەڕاستی کاریگەریەکی زۆر سلبیان دروست کردووە، خراپیان دروست کردووە. من هەمیشە ئەو قسەیەم کردووە، چەند لە کوالەتی کۆنتترۆل باز لەوە بکرێ، خۆراکی خراپ نابێ بدرێتە کۆمەلگا، دەرمانی خراپ نابێ بدرێتە کۆمەلگا، بۆی کە زیانی هەیە بە هەمان شێوە. هونەر بەگشتی هونەری خراپ، بەڵام بینە سەر میوزیک و گۆرانی کە کاریگەرێکی ڕاستە و خۆی لەسەر ناخ و هەستەکانی مرۆڤ دەکاتن، بە تایبەتی ئیمنداڵان ئەوە زۆر خەتەرە. تۆ لێرەوە هەستی دەکوژی، کە تۆ هەستی مرۆڤێکت کوشت، زۆر شتەکانی تریشی بەدواداتی. اینجا دوای ئەدی مەسەلەی میوزیک ڕەبتی بە زەباتی تەفاعول هەیە لەگەڵ مێشکی ئینساندا. باشە، تۆ زەباتێکی خراپ داخلی ناو ئەو جسمە دەکەی، وەکو ژەهریش دەدەی. ڕاستە ئەمڕۆ نایکوژی، بەڵام تۆ بە تەدریجی ئەم کاک زیرەک دەژڵێن مۆسیقا خۆراکی ڕۆحە. بەڵێ، بەزەبەت
ئەم قسەی بۆ کراوە وایەن ئەم قسە لەبەرەوە کراوە کەواتە ڕاستەخۆ پەیوەندی بە ڕوحی ئینسانەوەی کەواتە ئەو خۆراکێت و خۆراکێکی تەندروستی دەدەیە یان خۆراکێکی ناتەندروستی دەدەیە زۆر لێرە ئەم کێشەیە هەتا وەکو ئێستا لە کوردستانە بەڕاستی بە تەواوی کاری لەسەر نەکراوە بۆ ئەوەی وەکو چۆن بمانوێت کوالەتی کۆنتترۆل بۆ خواردن و بۆ دا و دەرماندا بنین پێم وایە بۆ هونەر بەگشتی بە بەتایبەتی میوزیک ماوێتی دوای نەسەر ئەو وردەکاریە کاک هەوراس بەڕای تۆ مەسلەی دراما و سینەما یعنی کاریگەریشی زۆری هەیە دەچێتە ناو هەموو ماڵێک ئێمە لەو ماوەی پێشووە زۆر باسی ئەوە کرا کە ئەو دراما بیانەکان کە دۆبلاژەکرێ یاخۆت سەبتایتڵی بۆ دانرێ لەگەڵ دابوونەریتی کوردیە زۆر یەک ناگرێتەوە و خەڵک زۆر هاواری ئەوەکە کە درامای کوردی هەبێ کە فیلمی کوردی هەبێ تا چ ڕادەیەک تۆ لەم بوارە سەرقاڵ بووی تا چ ڕادەیەک ئەکرێ ئەم ئیشەی ئێمە بەو جۆرە بێ کە ئێمەش خۆمان فیلمی خۆمانمان هەبێ درامای خۆمانمان هەبێ بەر لە شتێک پیرۆزبایی پرۆگرامەکە و لێکەم زۆر بۆ هەڵبژاردننی ئەم تەوەرە تەوەریکی زۆر زۆر گرنگە بە دڵنیایە و لەگەڵ هاوڕێی خۆشەویستم کاکە زیرەک یەک شتێ بەر لەوەی بڕۆمە ناو مەسەلەی دراما و سینەما و کاریگەریەکانی لەسەر کۆمەلگا بۆ تەیدی قسەکەی کاک زیرەک چی بڵێم ئێمە لە ناو کۆمەلگایە تاکەکان لە پەیوەندیان لەگەڵ یەکتری باشە ئەم پەیوەندیانە ئەوەی وا کات بەها دابوونەریت کللتور لە جیلێک و بۆ جیلێکی تر نەقڵ ببێ ئەدەب و هوەری ئەو کۆمەڵگایە پەیوەندیدارە بۆی کە ئەم نەتەوەیە ئەم کۆمەڵە ئینسانە بەیەکەوە خاوەنی ویژدانێکی هاوبەش بن خاوەنی تێگەیشتنێکی هاوبەش بن خاوەنی خولیایەکی هاوبەش بن ئەوە کللتورە ئەو ڕەبتە دروستەکە هەتا ئێمە لەلایەنی کللتورەوە کللتور بە هەموو لەقەکانی هوەر بە هەموو لەقەکانی ئەدەب مەبەستبە تەنانەت بە هەندێک مەسەرەن لەو دابوونەریت و سروتە کۆمەڵایەتیەکانی وەک شایی و تەنانەت پرسەجێڕانیش ئەڕۆنە ناو ئەم چوارچێوەیەوە ئەگەر ئێمە توانیمان لە کۆمەڵگەی خۆمانە گرنگجی بەلایەنی کللتور بین ئەو کاتە نەتەوەکەمان لە داگیرکردن پاراستووە ئینسانی کوردمان سەر لە نێ بنیاد ناوەتەوە و توانیمانە پێشکەوتنی کۆمەڵایەتی بەدیبێنین بە پێچەوانەشەوە هەر کاتێک ئێمە گرنگجیمان بەلایەنی کللتور نەیە کۆمەڵگەکەمان بەرەو دواکەوتوی بردووە بنیادی ئینسانی کوردمان شێوانوە و هەستی نەتەوایەتی و خودی نەتەوەکەشمان بەرەو لە ناوبردن بردووە ئەزانی ئوستاز ئەوەی لە مێژووە ئینسانی کوردی بە پێوە هێشتۆتەوە ڕوغمی ئەو هەموو کارە سات و داگیرکاری و جینۆسیدانی کە بەسەریا هاتووە چەند شتێکی سادەیە هیچیان زمانە دووەمیان میوزیک و ئەو ڕیتم و کللتور و سەمایە کە کورد هەی بووە ئەزانی ئێستا ئەمە لە سەردەمێکە ژین بەداخەوە وردە خەریکە زمانی کوردی لە گرێژە نەدەرەچێت بە جۆرێک بەرەو ئەوە ڕۆجیلێک پیا ببێ کە قسەکردن بە کوردی وەک بەشێک لە گرێ خۆ بەکەم زانین تەماشا بکە لەگەڵ ئەوە شاخەریکە سەمای کوردی و میوزیکی کوردی بەرەوە ناوچن بچێ لێرە بە چی گرنگ ینی گرێمەوە ئۆکە ئێمە لە بەردەم شەپۆلێکی گەورەی بەجیهانی بوونین ڕەنگە زمانەکانی تر هێزی کللتورەکانی تر بەقوەتر بن دەوڵەتی گەورەتریان لە پشتەوە بێ پارە و سامانی گەورەتریان لە پشتەوە بێ بەڵام ئەوەی بەلایانی کە متوانێت زمانی کوردی بپارێزێت لەم قۆناغەیە بەڕای من جگە لە ڕاگەیاندن ئەکرێت دراما و سینەمای کوردی بێ ئەزانی ماوەیەک پێشستا دیدارێکی شاعری گەورەی کۆچکردی کورد هەژار بڵاو بۆ لە بارەمبەر پرسیارێکی ئەوەی کە لەیەکەن کە چۆن بوو بیری لەوە کردەوە کە قورئان تەرجەمە بکەی بۆ کوردی قسەیەکی زۆر گرنگەکە ئەڵێ کورد ئەگەری لە ناوچوونی هەیە هەموو میلەتەکە لەژێر مەترسی لە ناوچوونەیە من هاتم قورئانم کرد بە زمانی کوردی چکە قورئان شتێکە لە ناو ناچێ ڕنگ بەهۆی ئەوە زمانی کوردی ئەتوانێ بمێنێتەوە ئەمەیە هێزی کللتور ئەمەیە هێزی زمان و داهێنان ئەزانی دراما ئوستاز میوانێکە پێویستی بەوە نیە لە جەڕەزبا تۆ ناشتوانی دەرگای لێدا بخەی یەتە ناو هەموو ماڵێکەوە بەداخەوە لە ماوەی ڕابردووە بە هۆکاری جیاواز کەناڵی جیاواز سەرقاڵی پرۆسەیەک بوون بۆ تەرجەمەکردنی درامای دەوڵەتانی تر من لەگەڵ پێکەوە ژیانی میلەتانم
لەگەڵ ئەوم بەرکللتوری هەموو دنیا بکەوین بەڵام تۆ ئەبێ بزانی بە هۆشیاریەوە میلەتێکی لەژێر مەترسی لە ناوبردن و قڕکردنای کام درامایە هەڵەبژێریت چی لەگەڵ ڕۆحی ئینسانی تۆە یەتەوە ئایا ئەو درامانی پێشتر لەو کەناڵانەوە نمایی شەکران کاریگەریەکانیان چی بوون لەسەر دابوونەریتی کۆمەڵایەتی چی بوون لەسەر دیاردی تەلاق چی بوون لەسەر نازام چی بڕۆ بۆ زانکۆکانی کوردستان بزانە چەند توێژینەوەی بەکاردەس و ماستەر لەسەر ئەمانە کراون ئەیدام و دەستگاکانی ڕاگەیاندن دەوڵەت وەزارەتی ڕۆشنبیری بۆ نەیان سوود لەمانە وەربگرن بۆی بتوانین ئەگەر کارەساتێک هەیە بەری پێ بگرین و ئەگەر شتێک هەیە ئۆنسوری چاکردنە بین پەرەی پێبین بە دڵنیاییەوە سینەماش بە هەمان شێوە هێزێکی گرنگتری هەیە نەک هەر لە ناوخۆ بگرە لە دەریشەوە ئەزانین یەک جیاوازی زۆر پشکۆلانی کاریگەری سینەما لەگەڵ کاریگەری درامایە کاکسۆران بریتیە لەوەی کە دراما بۆ ناوخۆ زۆر گرنگە تەنانەت ئەتوانێت ڕسمی سیاسی دەوڵەت بێ بۆ ناوخۆ بێ کۆمەڵگەیەک ئاراستە بکە بە شێوەیەکی دیاریکراو و دراماکان ئەتوانن ئینسان بەرەو شوێنێکی دیاریکراو ببن جۆرە کللتورێک دابهێنن جۆرە نەریتێک دابهێنن بە پێچەوانەشەوە ئەکرێت هەندێک کللتوری دواکەوتوی هەیە هەندێک نەریتی مەسەن دواکەوتویە توانن لە ڕێی درامای تەلەڤیزیۆنیۆ لە کۆمەڵگەکەی وەردەوردە بیسڕیتەوە چونکە لە ناو درامایە تۆ چی دروستەکەی ڕۆمۆدڵ دروستەکەی ئەکتەرێک گەهێنی ئەبێ بە کەسایەتیەک کە بەشێکی زۆر لە گەنجی ئەو کۆمەڵگایە چاوی لەکە ئەتێ لە ڕێی ئەم کارکتەرەوە بە کوردیەکی مەسەرەن جوان قساکە زمانی کوردی شیرین بکەیتەوە ئەکرێ مەسەرەن درامایەک دروستکەی پاڵەوانی دراماکە گۆرانی بێژێک بێ گۆرانی ڕەسەنی کوردی کە ئەڵم ڕەسەن مەبەستم لەوە نییە لەگەڵ نوێگەریانە بین نا نوێگەری شتێکی زۆر پێویستە بەڵام لانی کەم ئەو میلۆدیانە بن کە لەگەڵ ژیان و ئاو هەوا و ژینگەی ئینسانی کووردا ئەگونجێتەوە هەویە کوردیەکەی ون دەکە شوناسی ئینسانی کوردی بهێڵێتەوە ئەلەو ڕێگەی تۆ توانی دیسانەوە میوزیکی کوردی ئاشنا بکەیتەوە بە ئینسانی کورد و تازەشی بکەرەوە بەو شێوە ڕاقیەی کە گەنجێکی ئەم سەردەمە حەزەکە بە ئاخر کوالەتی گوێ لە مۆسیقا بگرێت وەرە درامایەک دروستکە ئەزانی ئوستاسیەک شت پێ بڵێم لەم کۆمەڵگەی ئەمە چونکە مەسەلەی کللتور بەڕاستی پەیوەندی بە دووشتەوە هەیە لایەنێکیان پاڵپشتی سیاسیە لایەنێکیان پاڵپشتی داراییە پاڵپشتی سیاسی لە زۆر شتەکرێ کە ڕەنگە زۆریشی مهم نەبێ نازانم پاڵپشتی داراییش لە زۆر شتەکرێ کە زۆرینەی ئەو شتانی کە پاڵپشتیان لێکراوە ڕەنگە پیسبوونی ژینگەی لێ بکوێتەوە ئەم هەموو بینایە لە کوردستان هاچێ بە ئاسمانە ئێوەرە ئینسانی کوردی لە ناوە بنیادکەرەوە یعنی ڕێگەی ترمان زۆرە سینەما ئەتوانێت جگە لە ناوخۆ چیرۆشی ئینسانی کورد بگەینێ بە دنیاش نمونەیەکی پشکۆلانە هەیەنمەوە ئێمە با دەوڵەتیشمان نەبێ با ئاڵاکەشمان لە نەتەوەی گرتوەکاندانرابێ بەڵام ئەوە سینەمایە چەند جارێکی ژۆم باز کردووە فیلمی ئەزمموی کاک شەوکەت ئەمین کە لە فستیڤاڵی کارلۆڤاری یەکێک لە باشترین فستیڤاڵەکانی جیهان نمایش کرا لەگەڵ ئاڵای ئەو وڵاتانەی کە فیلمیان بەشدار بوو لە فستیڤالەکە ئاڵای کوردستان دانرابوو ئەبوو هەموو ئەستێرەکانی جیهانی سینەما بەژێر ئاڵای کوردستان نابڕۆن ئەمەیە تۆ دەوڵەتی شنەوێ ئەتوانی ئاڵاکە و هوەری باتە کاریگەریان زۆر ڕاستە ئێمە ڕای هەندێک لە خۆشیستانمان وەرگرتووە پێکەوە تەماشایەکەین دوایی دێنەوە گفتوگۆکەمان بەردەوامەکەین بە پێکەوە تەماشاکەین فەرموو هۆنەرخۆ بەشێکە ژیانە هەرتۆکە کەسێکی چونکە ژیان بێ هۆنەر و تەرفیهی ئەپڕێڤە ناچیتن دێوە لەنگ بیتن ناکو دوێژن بێگومان خۆشی و تۆم و چێژە خۆ تایبەتە هەی دەمێک و ڕاستەوخۆ ئەدگەل هۆنەری تێکەل بی چێ هۆنەری موزیکی بیتن چێ هۆنەری شێوەکاری بی چێ هۆنەری هەر جورە هۆنەرێک بیتن جێدەخەیە کونوکە گرنگە کۆ تایبەت بۆرە هۆنەری نوێتە دۆن ئەگەر پێوێتە دۆنیش یۆدیر بدیرە زیاتر ئەف تشتێت کو تێنە بەرچۆف لەێنێ هۆنەری پڕێکۆ تەکنۆلۆژیە و مۆبایلەکە کەچکە کو تێنە بەردەستە مرۆڤی هەندێک جرە بەرچەوێ مرۆڤی دەرباز بیتن هیچ تام و خوشیەکە تایبەت نادەتە مرۆڤی لێ وەکو ڕنایەکێتی تو چی دەرباز بیتن ئینسان ئەگەر بێ ڕۆشن بیر بێ هەر نابێ لە یەک بواردا بێ بۆ نمونە کتێب خوێندنەوە شتێکی زۆر باشە بەڵام سێکردنی شانە و چوونە سیمینار و کۆڕی شعر و ئەمانش هەمان شت لەو بواری هونەریەدا خەڵک سەقافەتی زیادە بێ
کەسانی باش ئەتوانی وایان لێ بکەی کە زیاتر پەرە بە هونەرەکەیان بن ئەوانەش بۆ خۆی هەمووی ئیشێکی زۆر جوانە و یارمەتی کەسەکانە بۆی زیاتر ڕۆشنبیر بێ کراوەتر بێ بەڕاستی ئەمڕۆ شانۆکان شانۆمان هەیە بەڵام وەکو پێویست نییە چونکە کەمتر ئەکرێ ساڵانی ڕابردووی پێ بزانم زیاتر بووە ئەگەر ئاوە زیاتر لە برە و بدابێ خەڵکی ژاش نابێتەوە پێ زۆر شتێکی باشە لەگەڵەوە پێشنگای زۆر جارەکرێتەوە چم سیرەکەم دوو کەسی لەیە خۆزگا یعنی کچ و کوڕی گەنج هەمووی فێر بووە زیاتر بوارە بوارە سەردانی بکردا شتێکی باش لە بوارە جیاوازەکانی هونەردا دەتوانم بڵێم کاریگەری هەموو بوارەکانم لەسەر ینی دەتوانم تەمەش سەیری شانۆ دەکەم سەیری فیلم دەکەم بە زۆری گوێ لە گۆرانی دەگرم تەنانەت دەتوانم مەسەلەن بڵێم ڕۆژانە 6 بۆ 7 کاتژمێر بە گوێ لە گۆرانی ئینگلیزی دەگرم لەم سەردەمەی ئێسایە کە تۆڕە کۆمەڵایەتەکان و سۆشیال میدیا هاتووە زۆر باری ئەوە نەماوە کە خەڵک بەداخەوە کەم قسەیەکەم زۆر باری ئەوە نەماوە کە خەڵک بچێ بۆ سینەما یاخود لە تەلەڤیزیۆن و سی فیلمێکا بە عایلەی کۆ بنەوە زیاتر هەر خەڵک لە ڕێی موبایلەوە یاخود لە ڕێی ئایپاد شتێکە و 2 نەفەر بێ 3 نەفەر بیا بە تەنیا بێدانیش سی فیلمەکە و کات تەرخانکردن بەڕای من بۆ سێکردنی تەلەڤیزیۆن و سینەما ئەمانە هەر نەماوە بەداخەوە کە پێشانگای هونەری ئەمانە بایەخێکی ئەوتۆی نەماوە لە لای گەنجەکانمان بەداخەوە گەنجەکانمان ینی خۆیانەوە دەهانێشتی تر کە زۆر لاوەکی و بە هیچ جۆرێ ئەم شانە پێویست نییە بۆ گەنجەکانمان بەحقیقت من کەمتر کات بۆ مەسەلەن بۆ کتێب و بۆ بابەتی پەروەردە ئەوشتانە کەمتر کاتمێ چکە بەبوونی ئیش و کار ئەوشتانەوە زۆر مەجاڵمان نییە عادەتەن شەوانە کە ئەڕۆمە ماڵەوانە ساعتێکا 2 ساعت سەری هەڵقەیەک یان سەری فیلمێکەکەم پێشکەوتنە هەر ملەتێکی هونەری و کەلتوری بێتەوە بوومەش هونەر و کەلتور گەلێکی گرنگە بتۆیبەتی هونەر چونکە ئەگەر توگەل هونەری نەژی تو وەکیت بێژن ڤۆڵۆیەکۆت ژیۆنێ دۆهەی بوو من زورۆ گرنگە سێ ساڵە هونەریت کەم تڕێکۆ تەلەڤیزیۆنی ڕۆیۆن کو تڕێکۆ موبایلی ڕۆ بەس ئەڤە وەکیت بێژن وێ تۆمێنۆ دەتن ئەو کۆتۆم من بێتن ئەسڵ یاکیت بێژن ڕۆستەخوو بچم هۆڵێکی ڕین مەخۆرێ یۆنکو کۆنسێرتەکۆ هونەری ڕین مەخۆرێ یۆنکول سەردەپێکێ شۆنوویە ئەسیڕنشتی بم ڕۆستەخۆ ببینم هونەر هەروەکو هەر بەشێکی تری ژیانمان پێویستە لە ژیان و ئەگەر کاتشمان کەم بێتن پێویستە بەشێکی لۆ دەرخام بکەین بە تایبەتی لۆ بەشی میوزیک و فیلم من وەکو خۆم کە بۆ گەنجەکە دەمەنم 16 ساڵە لەوانەیە من زۆربەی کاتەکان سەیری فیلمەکان بکەم بەڵام زۆربەی کاتەکان من لەوانەیە مەجاالەیە کاتێکی ئەوم نەبێت کە لە سینەما سیکەم بۆ زۆربەی کاتەکان دەتوانین بڵێ لە ماڵەوە سیرەکەم بەڵام لە سینەماش ئەگەر بکرێ هەفتەی جارێک بۆ 2 جار دێم سەیری فیلمێکەکەم گەر فیلمەکە بە شێوەیەکی کاریگەرانە بێ و دەتوانانی بڵێ زۆربەی فیلمەکان کاریگەریت لێ دەکەن بە شێوەیەکی زۆر بێتیان کەم بەڵام من وەکو گەنجێکی 16 ساڵ دەتوانم بڵێم هەندێک کاریگەریم لێ دەکەنەوەکو بە شێوەیەکی زۆر هونەر بەدیدۆ من ڕەحۆ مرۆڤیە هەر مرۆڤێک هونەری دیر بیتن وجا هونەریش هەموو ژانرێت خۆ موزیکە سترانە شانۆیە درامایە سینەمایە بابەتی دیکەیت هونەرێت دەستیە دیزاینە هەر بابەتێکی دیکە بیتن بێگومان ئەگەر مرۆڤ هونەرمەندیش نەبیتن بەس ئەگەر هەستەکە هونەری نەبیتن بێگومان دل بەرەف ئاراستێ بووچوونە من بەرەف ئاراستەکی تۆندڕەویە دەچیتن کاک زیرە کاکەورازی شووتی یعنی ئەوەی کە کەڵچەری ملەتی کوردی پاراستووە یعنی هەندێک لە گۆرانی بووە هەندێک لەو چیرۆکانە و هەندێک لە شێری ئەو شاعیرە مەزدانەی کە هەمومان دایان ناسین بۆ نمونە جاران فیلم نەبووە لە ناو کوردستان دراما نوێیە بڵێن شانۆ هەبوو ئیتر لە بڵێن لە حەفتاکان و لە حەفتاکانەوە کۆتایی شەستەکان و حەفتاکان پاشان چەند گروپێکی میوزیک دروست بوون لەوانە تیپی مەولەوی تیپی سلێمانی تیپی باوەجی کۆیە تیپی هەولێر ئەمانە یعنی تر بەرە و ئۆرگانیزە ڕۆیشتون و توانیویانە ئیشکەن لە بواری کەلتوری میلەتەکەمان بەڵام پێش ئەوە هەندێ حەیرانبێژمان هەبووە لاوگبێژمان هەبووە قەتار و ئەڵاوەیسی ئەو چیرۆکانی کە بەسەر ئەو کارەسەتانەی کە بەسەر میلەتی کووردا هاتووە ئەوانە تۆماریان کردووە دەما و دەم جێڕاوەتەوە تا ئێمە زانی ومانە چییە یعنی ئەمە هەست ناکە ئیتر ئەمە زۆر کاریگەریە لە
کەلتوری هەموو میلەتێکا کە ئێمە پێوی پێ بدەین و بزانین برەوی پێ بدەین و بزانین چەند گرنگە بۆمان. پرسیارەکە زۆر معقولە ئەوە هەم کاردانەوەیە لەسەر دووبارە مێژوو بوونی نەتەوەیەک و میلەتێک و لە هەمان کاتیشدا پاراستنی ناسنامەیە. من هەمیشە گوتومە ئێمە دەبێت ئەبدەیت بین لەگەڵ زانستی نوێی دنیادا بڕۆین. بابێنە مەوزعی هونەر و مۆسیقا و گۆرانی لە هەفتایەکانەوە تاوەکو ئێستاکە زانستی مۆسیقا گۆڕانکاری زۆری بەسەرداهاتوە. ئەگەر ئەو تۆنە هارمۆنیانێک کە جاران دانراوسە کە کۆرداتی وا هەیە ڕەنگە دەبێت بڕۆی دیراسی لەسەر بکەیت لەوەی پس تێبگەی ئەو کۆردە نوێ لەکوێ هاتوو و بۆچی دانراوە کە گوێر بتوانێت وەری بگرێتن. من با خەڵک بە غەڵەت تێب نەگالەوەی کە بڵێن ئێمە دەمانوێت ئیلا لە فۆلکلۆر بمێنینەوە، ئیلا دەمانوێت لە دیوەخانەکان بمێنینەوە کە حەیران و لاوکی تێرا گوتراوە. بەڵام لە بۆ نمونە مامۆستا عەبدوڵڵا جەمال سەگرما کارێکی چەند جوانی لە بۆ گۆرانێکی حەسەن زیرەک کرد. ڕاست سیمفۆنی بوو خۆ ئیسفادە لە علمی مۆسیقا کرا بوو باشە وەکو میلۆدیەگەر میلۆد هەمان میلۆدی میلۆدیە بەرگی چۆندە جوانی بەبەر کرد بوو متوار حەزر لە حەسەن زیرەکەش بەڵام لەولاشۆی گوێت پڕ دەبوو لە جوملاتی جوانی مۆسیقا. بۆیە من لە بیدای شۆ باسم کرد ئەنی دوو بەشمان هەیە ئێمە بەشێک هەیە زۆر زیرەکان و زۆر جوان کار لەسەر لایەنە هونەریەکان دەکەن هەر وەکو مامۆستا هەورازوان کە ئەوانەکە فیلم سازن و دۆکومنتەری دەکەن خۆی ئەمە بەشێکی پاراستنی ئەو ناسنامەیە بەشێکی پاراستنی ئەو هونەرەیە. وەزم جەنابتان لەسەر ئەنفال شتێکتان کرد خۆی ئەمە پاراستنی مێژووی ئەم وڵاتەیە لە ڕێگای بەلگە فیلمەوە هەمووی ئەو کاتانە ئێستا ئەم هونەرمەندە بەتوانایانەمان هەیە ئەتوان فیلمێکی دۆکۆمنتەری دروستکەن لەسەر بۆ نمونە ئەو هەموو جینۆسایدی کە بەرامبەر بە کورد کراوە. بەڵام ئەو کاتە خۆ نە ڕیکۆردەرێک هەبووە نە کامەرایەک هەبووە هیچ شتێ نەبووە. حەیران بێژێک ئەو جینۆسایدی کە بەسەر میلەتەکەمان هاتووە دەما و دەم جێڕاوێتیەوە وانە؟ بەڵێ یعنی حەیران و لاوک ئەمە ڕێک جێرانەوە ئەمە حەقایەتانە بووە جایان دڵداری بووە یانەوەتە مەسائلی داستان بووە داستانی شۆڕژگەڕی بەخۆ حەسەن حەیران لە هەولێر و حەس حەیران بەخۆی پێشمەرگە بووە لە شاخ بووە زۆربەی بەسەرهاتەکانی لە شاخەوە لە ڕێگای حەیرانەوە گوتووە یان لە سەردەمی مەمنوعاتدا تێدەگەی داستانە دڵداریەکانی لەگەڵ داستانە نەتەوەیەکان و شۆڕژگێڕیەکانی تێکەڵی یەکتر کردووە خۆ زۆر لە شاعیرەکانیشمان شعریان نووسیوە شعرەکان تۆ ئەگەر ڕوحیەتێکی قەومیت هەبووە تێدەگەیشتی ئەمە باسی لیان نەتەوەیەکە دەکە هەم بۆ پاراستنی خۆیان بۆ هەمیش بۆی کە کێشەیەک دروستنەوەی تۆ ڕێگان پێ بدرێت کە شعرەکانیان بڵاو بکرێتەوە ڕۆمان هەیە بەو شێوەیە کە نووسراوە. ئەو کاریگەریە ئەم کاردانەوەیە وای کردووە ڕوحیەتی مقاومەت لەناو تاکی کورد زیاتر بکە. باشە ئەمە باسی لاوکو حەیرانمان کرد کاک سۆران مۆسیقا و گۆرانی من باسی کۆمەلگای بەشەریەتی عام ناکەم بەس باسی کوردستان بکەین کورد لەوەتی هەیە دایم بەشێک بوو لە مۆسیقا و گۆرانی ئەی بۆ مەسەلەی دروێنە و کارکردندا هەر پێویستی بەم گۆرانی هێزی داوەتێ کاتێک کە چوە درێن چی هەبوو فەقیرەی داسێکی هەبوو و دروێنەی پێ کردووە دە دۆنم پازە دۆنمی کردووە هێزی لەکوێ وەرگرتووە هێزیان لەو کارە بە هەرەوەزیە کە کردویانە و دووش بە مۆسیقا و گۆرانیە دوو مەسەلەی شین ئەوراز باسی ئەمەری ئەوەی کە باسی کرد وەنی ئەش بەشێکە لە کللتوری تۆ باش ئەمە چی بۆ ئەم لە خۆدانە خۆ ئیقاعە وەنیە هەم پێکەوە ئیقاع دەگرێ و سەردولکەشی تایە وەنیە نوزانەوەیەشی تایە دەربڕینی ئیحساسی تێدا بۆ ئەو کەسێک کە لە دەست چووە باشە شینیش هەمیشە بەشێک بووە ئەی شاهی هەمومان کە شایی کراوە یان بە دهۆڵ زۆر نابووە یان بە تەپڵ و جەمبوش بووە یان بە گۆرانی بووە وایانە دای مۆسیقا و گۆرانی بەشێک بوو لە کۆمەلگای جیان نەبووتەوە اینجا کوالەتی مۆسیقا و گۆرانی ئەمە جیاوازەکە لێرەوە چۆن تەسیری کردووە چۆن وای کردووە پەروەردەیەکی دروست بکە و چۆن توانیوێتی ئەو گۆشکردنە وا بکاتن خەڵکێک نەس لە مینێتەوە لە هونەر بەڵکو زیاتر بچێتە ناو کاک زیرەک ئەو سرودە نیشتیمانیانەش لە ئەوانەی کە شوان پەروەر ناسری ڕەزازی ئەو هەموو هونەرمەندە مەسەلەن سرودیان وتووە بۆ پێشمەرگە یعنی چەند پێشمەرگیان بەرز و پیرۆز پیشانداوە و چەند حەماسیان داوە بە کۆمەڵگەکە کە بتوانن هەموو
پشگیری پێشمەرگە بکەن و وەکو کردوشیانە بالضبط یعنی زۆر کاریگەری هەبوو هنەری بەڕاستی. مقاومە کاک سۆران هنەری مقاومە یعنی پێخوەختە برێم کاریگەرتر بووە لەو تفەنگەی لەو سلاحی کە پێشمەرگە لە شاخەکانە دەستیا بووە ئەگەر پێشمەرگە نەیتوانی بێتە 3 کیلۆمتر بێداخلی ناو شار بێ بەڵام هنەری مقاومە توانوتی بە هەزارەها کیلۆمتر ببڕێتن و لەوێوە ئەم ئینتیمای قومی زیاتر بکە و هەمیش هانی خەڵکێک بدا کە تۆ پێویستە بگری لە وڵاتی خۆت بکەیت لە بڕێەوەی کە لێوکانەدا بشتێ بڕۆتۆ لە شاخەکان بی هنەری مقاومە بەشی بۆ خەڵگە وەختی خۆ لەسەر گۆرانکی شیفان پەروەریە ناسر ڕازیان هەمە جەزا ئیعدام دەکرا بۆ بەس یەک کاسێت حیسابی وەی کراوە تۆ بەبێ مۆڵەت چەکێک تێ و وەکوی کە تۆ دامی پێشمەرگە دەکەیت زۆر ڕاست وانە ئەمە شتێکە من ئێستا لەبیرمە لە دوای ڕاپەڕین هەندێک لە سیریەکانی ئەو کاتی کاسێتەوە کاسێتی ناسر ڕەزازی و کاسێتی شیڤان پەروەر و هاتین پێشمەرگە و ئەوانە دەفرۆشرا من بە برا گەورەکەم گوتم باشە بۆ ئێمە شەندێک لەو کاسێتانەمان نەیکڕین زۆر خۆشن گوتی هەمانە بەڵام شاردوومانەتەوە کاسێت هەمان بووە بەڵام تەنانەت لێ نەگەڕاون ئێمەش جۆری ئەوم بەنهێنی و جویان لێ ڕاگرتووە ئەو کاسێتانە وەکو هەندێک لە کتێب بە شاردانەوە وەکو هەندێک لە چەکی پێشمەرگە دەشاردانەوەیان بالضبط حسابی ڕۆمانێش بۆ کراوە لەو حالەتە ئەنی کەواتە دیسان بابینە سەر ئەو نقطە ینی گرنگجی هونەر بە هەموو بەشەکانی و کە بنێسە من کە باسی مۆسیقا و گۆرانیەکەم چی کاریگەریەکی لەسەر ئەو ڕحیەتەنەتەوەیە کە باس کرا ئەو بنیاتە و هەروەها لەسەر پەروەردە و هەروەها لەسەر ترجیع بوون کە تۆش وابی من چۆن بووم بە مۆسیقی ئەمن ئەو کە لە هونەرمەندانەی پێش خۆم تاسیریاتیان لەسەر من هەبوو من هەموو کاتێک ئەگەر مامۆستان وەرم بدی باە لە تەلەڤیزیۆنە مامۆستا دشا محمەد سعیدم ببینی لە تەلەڤیزیۆنە مامۆستا ئامان غازیم ببینی باە وەری ئەحمەدم ببینی وایە من حەزم دەکڕۆژە وەکوان بڕۆمە و تەلەڤیزیۆنە بەڵام چ وەسیلەیەک تێ بڕۆی بۆ ناو تەلەڤیزیۆن تۆ مادەم دەبێت مۆسیقی بێ بۆ منە بۆ کەسێک وەکم کە من حەزم لە مۆسیقا بووە باشە دەبڕۆ مادەم بڕۆ مۆسیقا حەز بوون لە تەلەڤیزیۆنەکە بە معنای شوورەت نا بۆ معنای منیش ئاوا بم تێدەگەی بۆ شوێنەکە زۆر پیرۆز بووە لە لای من ئەو ئیشە کە کراوە ئیشێکی هونەری پیرۆز بووە بەڵام ئێستا وا خەریکە وای لێبێ بێ بەعیب من ئافرەت دەناسم بەڕاستی دەنگخۆشە یعنی من زۆر جار بەدرم بە تۆزێک سەخی بین لە بەرنامە هونەریەکانە بە ناوی هونەرمەندان بینی کەچێن یعنی تۆ چەندەی لافەریقیت هەیە تۆ چەند هانیت هەیە لە وڵاتە باشە ئەمان خۆ هەتا سەر نامێنێت یا ڕەبی عمریان درێژ بێت تەمەریان درێژ بێت باشە بەڵام خۆ هەتا سەر نامێنێت تۆ دەبێت چەندین لەیلا و هانی دیکە دروستکەوە چەند کیژانمان هەیە وایە یانە دەبێت تۆ دروستیان بکەیەوە ئەم ئافرەتە کە ئەوەندە دەنگخۆشە پێم وتووە دەڵێتن ماڵەوە ڕێگان پێدا لە عیب بە گۆرانی وت یعنی هونەری خراپ ئەو خۆراکە خراپی کە باسم کرد درا وەکو ژەهرێک خرا ناو ڕۆحی کە سوکاری ئەم کچە ناو مێشکی وا تێدەگەن گۆرانی گوتن بە تایبەتی بۆ ئافرەتێک عیبێکی گەورەیە کەی گۆرانی گوتن وایە یعنی بە جەنابەت باسی فۆرمەکەژەکەی فۆرمەکەش نەک تەنها کوالیتی مۆسیقا و گۆرانی فۆرمەکەی کە هەندێک کەس پیشانی ئەدا ئەویش کوالیتی لەو ئاستانیە بەزڵە دەکەم کە دەرم لە کوالیتێکە لە هەموو شاتۆ لە فۆرمەکەش کوالیتێکە کەم کراوەتە بڵێ بەداخەوە هەندێک لە هەندێک دەبینی مەسەلەن ئافرەتی کورد وەکو کاڵایەک پیشانەیە وەکو ینی ئەوە لەو کوالیتیە بەڵێ ئایشەشان چۆن گۆرانی بوو تۆ ئێستا دەبینی هەندێک خەڵکی چۆن گۆرانی دەڵێت وانە هەندێک کەسێ من دەزانم لە ئافرەتە زۆر بە مستەوایەکانیشمانەوە وازیان لە گۆرانی گوتن هێنا بۆ لەبەرەوەی ئەو فۆرمەیان بۆ دروست نەکرێتن کەچی مەدە باە کار لەسەر پێچوانەکەی بکەین بەڕاستی پەروەردەیەکی وا باش بکەین هەم بۆ خەڵک و هەم بۆ خۆشمان لە دوای ڕاپەڕی مە زۆر دەرگوتومە ئێمە بەڕاستی بووینە زەحیەی زۆر شت لە کە چوینە پەیمانگای هونەرە جوانەکان یعنی من بە منیان دەگوتیانگۆت لەکوێ تەڵەبەی دەمگۆ لە پەیمانگە درۆ فنون فاحیشە زین چ خەتەرە زین چەندین گەنج و هەزارها گەنجی لەم وڵاتە سار دەکاتەوە کە بڕاتە شوێنێکی ئەوە فێری پەروەردەی هونەر بێ بە گشتی با بڵێن باشە بەڵام ئەمە بۆ هات بۆچی ئەمە چوە ناو مێشکی خەڵک بەو هونەرە جوانە بەو هونەرە شۆڕژگێڕێی کە باسمان کرد داش بە سەعات ئامادە بوو گوێلا لە کاسێتێک ڕابگرێ و کاسێتی دووبارە دەکرد و ئەودی و ئاودیوی دەکرد بۆ ئێستا پێی وایە پەیمانگایەکی هونەری ئەکادمی دامەزراوە فاحیشەیە بەداخۆ بەڕاستی کاکەوراز جەنابەت باسیەوە کرد کە لە فیلمی ئەمریکی ئەکسەر ئاڵاکانە بینیت The Gloria
The Glorious of ئەمریکاوانە ئەمە بە پارە ئەکرێ بەڕاستی یعنی هۆلیوود چەند دەمێکە خەریکن لە بواری فیلم و لە بواری دراما زۆر پێشکەوتون لە هەموو جیهان ینی بەڵام ئێمەی کورد بازارێکی ئۆتۆمان هەیە یعنی ئەو کارە زۆر سەختە بەڕاستی بۆ سینەماکارەکان یعنی من ئەڵێم زۆر ئازان بەڕاستی کەسێک بتوانێت بچێتە ئەو ئازابێ بچێتە ناو بواری سینەماوە ببێ بە دەرهێنەر ببێ بە سینارێست ببێ بە چوزانم ئەوانەی کەیتر لە بواری سینەما ئیشەکەن کارێکە یعنی تقریبەن مستحیلە لە بچکە ئەمە میلەتی ئێمە چی بکەن یعنی ئەو هونەرمەندانە چی بکەن چۆن دەرفەتێ بدۆزنەوە کە پەرە بدەن بەو بوارە پرسیارێکی زۆر باشە کرد کاک سۆران وەکو وایە مەسەرەن تۆپەکە بەرز کردوێتەوە بۆی من کەپسە لێ ئەزانی ئوستاز ئێمە پێویستمان بە پاراستنی شوناسی ئینسانی کوردی هەیە تۆ یەک فیلمی ئەمریکی نابینیت دیمەنی کۆتاییەکەی ئاڵای ئەمریکا نەشەکێتەوە لە پشتی و تشکی خۆر نەبێ و کارکتەرێک بابری ناریش بێ بەس بە پێوە نەوەستا بێ ئەوە تعبیرە لە سیاسەتی ئەمریکی کە ئاڵای ئەمریکا هەر بەرزە و ئێمە هەر سەرەکەوین و ئێمە تاقانەی باش ئەوە بنیادی کەسێتی ئەمریکی بنیادێنێتەوە فیلمێکی ئیتاڵی نابینی مەجلیسیان نەبێ و جلوبەرجێکی جوانی ئیتالیان لە بەرانەبێ و شەپقەیەکی لەسەرانەبێ و سپاگێتی نەخۆن و پیتزا نەخۆن و نوکتەی ئیتاڵی نەگێڕنەوە فیلمێکی فەڕەنسی نابینی جادەکانی پاریس و کللتوری عەشق و چوزانم هەندێک تێڕوانینی فەلسەفی تایە باز نەکرابێ سینەم فیلمێکی ژاپۆنی نابینی کللتور و دابوونەریتی بەرزی ژاپۆنی تیانە بێ ئۆکەی کەواتە ئێمە ئەمانێت چۆن ئینسانی کورد دروست بکەینەوە کەواتە فیلمی کوردیە ئەبێت چی بکات هەتا ئەم قۆناغا فیلمسازی کورد هونەرمەندی کورد بە هەموو سێکتەرەکانیەوە بەڵام بە دیاریکراوی لە بواری سینەمایە باسەکەم زۆر تەنیایە بە تاقی تەنیا شانی یاوەتە بەر پرۆسەیەکی زۆر گەورە و مێژووی ئەزانی ئەگەر لە ڕابردووە وەکوی ئێستا تۆ و هاوڕەزیرەک بەیەکۆ باستان کرد مێژووی کورد دەنگ بێژەکان هەڵیان گرت بوو بەیتی سەیدەوان و خانزاد و چوزانم هەی مەمۆ و هەموو ئەو مێژوو کللتور و دابوونەریتە بەرزە کوردیانە لە لای دەنگ بێژەکانی ئێمە بەپارێزراو بوون بەس ئەم سەردەمی تەکنەلۆژیە سەردەمی دوای شۆڕشی پیشەسازیە شۆڕشی بێکچوونی کللتورەکانە شۆڕشی ئەوەیە کە تۆ چۆن نەتوانی منافەسەی گەلانی تری جیهان بکەیت و تەنانەت لە هۆلیوودی ژە کێشانە هەیە کێشەی چیرۆک و سیناریۆ ئەوانە هەیە باش ئێمە لەو میلەتانین زۆرترین چیرۆکمان هەیە ڕەنگە لەو میلەتانە بین خاوەنی مێژووی زۆر دێرینین بەڵام چیرۆکەکانمان نەگێڕاونەتەوە تا ئێستا بۆ لە بەرەوەی فیلمسازەکانمان تەنیان ئەزانی ئوستاز بە ژمارە هەندێک شتەڵێم زیاد لە 4 ملیۆن کەس لە ئەمریکایە لەناو پیشەسازی سینەمایە کارەکان واتە نزیکەی ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستان بەس لە ئەمریکایە خەڵک لەناو پیشەسازی سینەمایە کارەکە کەچی هێشتا لە لای ئێمە سینەما جنێوە ئەشمانەوێ خۆمان مقارنەکەین بەگەلانەکە بە سینەما باڵێ ئەمانەی خۆمان مقارنەکەین بە گەلانی تر پرسیاری شەکرێ زۆر جارەڵێن ڕێکاکە و میلەتانە بۆ پێشەکەون ئێمە بۆ پێش ناکەوین کەمترین بودجەی فیلم لە دنیاە بڕۆ سەیری ئەو پلتفۆرمانەیەک و IMDb و ڕیتن تەماتۆ توزانم هەندێک لەو پلتفۆرمانی تر بکە کە باسی سینەما کەمترین فیلم لە 1 ملیۆن دلار کەمتری بۆ سەرفەکرێ لەسەر لە ماوەی ئەخیر ببوورە قسەکەت پێ بڕم بەدی بڵدارێکە 50 ملیۆن دلاری وەرگردە و بەڵەوە بۆ ڕۆڵبینینێکی بەڵەوە ئەزانی ئەمڕۆ سەردەمێکە جیلی ئێستا تۆ بۆی شتێکی پیشانبەی ئیجبار نییە بڕوا یەک مەکتەبە کتێب بخوێن و دۆزانێ مێژووی کورچی بووە بەس دەتوانین لە خلالی یەک زنجیرە درامای تەلەڤیزیۆنیەوە زۆر شتی تێبگەێنی لە خلالی فیلمێکی سینەماییەوە زۆر کارکتەری مێژووی زۆر قەزیە زۆر بابەت بگەێنیت بەڵام ئەمە پێویستی بە چییە بەر لە هەر شتێک پێویستی بە وەعی ئیجتیماعی هەیە
پەیوەندی بە هۆشیاری کۆمەڵایەتی هەیە جا ئەم هۆشیاری کۆمەڵایەتی لە تاچێکەوە لە سەرجادا هەتاوەکو دەسەڵاتدارانی ئەم وڵاتە پێویستیان بەم هۆشیاریە کە بەداخۆ پێم وایە هێشتا ئەم هۆشیاریە دروست نەبووە یەک دوو پێویستی بەدەعمی کەرتی گشتیە هاوکات لەگەڵ کەرتی تایبەتە ئێمە هەندێک کێشەمان هەیە کورد میلەتێکە بمانێ و نەمانێت تازە دابشکراوە بەسەر چەند دەوڵەت و بارودۆخێکە بەڵام ئێمە باسی باشووری کوردستانەکەی کە جۆرێک لە ئازادی و خۆسەریەکی تایبەت بەخۆی هەیە و ئەزمونێکی حکومڕانی تایبەت بەخۆی هەیە ئێمە توانین چی بکەین لێرە یان ئەبوو چیمان کردە بەڵام باسی ڕابردوو نەکەین لە ئێستا بەدووە باسیکەین سینەما لە لای ئێمە ئەگەر بمانەوێ بازاڕی بۆ پیا بکەین کێشەمان هەیە ئەزانی ئێمە 4 پارێزگا و 5 شێوەزارین سۆرانیمان لە بادینی تێناگا ئەو لە کەلهۆر تێناگا ئەو لە هەورامی تێناگا ئەو بە جۆرێکی تر ئێکەواتە هێشتا لە شارە گەورەکانیشمانە یەک سینەما و دوو سینەما هەیە وەکو هۆڵ باسەکەم هێشتا خەڵکەکە فێری کللتوری چوون بۆ سیرکردنی سینەما نەبووە وەک پێویست تاوەکو فیلم قازانج بکە لەم بینیا پێویستمان بەچیە پێویستان بەدەعمی حکومیە زۆر گرنگە فیلمێک بەرهەمێنرێت مادیەن قازانج بکە بۆی بتوانێت بەردەوام بێت بە دڵنیاییەوە بەڵام ئەو هەر ئێمە نین کە فیلمەکانمان قازانج ناکە سینەمای ئێرانی بەو گەشە کردوویەی خۆیەوە هێشتا دەوڵەتی ئێران لە پشتیوێتی سینەمای مەسری بەو گەشە کردوویەی خۆیەوە هێشتا دەوڵەتی مەسری لە پشتەوەیە سینەمای تورکی بە هەمان شێوە زۆرێک لە میلەتان سینەمای ئەمریکی ئەگەر حکوومەتی ئەمریکی لە پشتەوە نەبێ ئەکەوێ ڕاستە بازاری هەموو جیهانیشی داگیر کردووە بەڵام ئەبێ هێزی سیاسی دەوڵەتی لە پشتەوە بێ بە هەندێک شتی سادە من زۆر جار لەگەڵ بەرپرسان و کاربەدەستانی ڕۆشنبیری ئەوانە و قسەیەکم کردووە تەنانەت لە برادرانی پەرلەمان و سوزان و شونانەش با حکوومەت پارە نەیە ڕاستە و خۆ بە فیلمساز مەسەلەن ئەم وڵاتی ئێمە لەخوا بە زیابێ پڕپڕ بووە لە دەوڵەمەند ئەوی پێڵەن سەرمایهدار باشە ئەم سەرمایهدارانە بێ ساڵانە باج بن زۆرینیان بە ڕێگەی تر باجەیەن نامێ بەسەم بڵم چیەکەن و چی ناکەن بەس مسەروەز سەرمایهدارەکان ئیجبار کە بڵێ کاکە جان ئەگەر تۆ سەرمایهدار کە شوقەیەک دروستەکەی ساڵی فیلمێک بەرهەم بێنە من لە باجی و ساڵە لێو خۆشە بم بەڵام فیلمێک بەم کوالەتیە بەم تایبەتمەندیە بزانە لە ساڵێکە ئەو کاتە تۆ توانی لەم باشووری کوردستانە بەلایانی کەمەوە 10 فیلم پێشکەشکەی 10 فیلم ئەزانی ئەتوانێت مێژووی تۆ ڕزگار بکە ئەتوانێت جی لێ بۆ بەرهەم بێنێ ئەتوانێت بووکە بێ بە نازنامە بۆ دنیای دەرەوەی خۆت فیلمسازی ئێمە ئێستا بەتاقی تەنیا خۆی ئەڕوا لە دەرگای بەرپرس و دەوڵەمەند و کۆمپانیا و دار و بەردەیاڵە تخواوەرن با بێک و زمانی کوردی بپارێزین تخواوەرن با لەسەر ئەنفال فیلم دروستکەین لە کاتێکە ئەبوو ئەوان بەهاتنایە داوایان لە فیلم ساز و لە ئەکتەر و لە هونەرمەندەکان کردیا بیان وەرن ئەمانەمان بۆ بکەن ڕێک شتەکە پێچەوانە بۆتەوە پەیوەندی بە چیەوە هەیە ئایا هێشتا کۆمەڵگەی کوردی لە ئاستی هۆشیاریە سینەمای بۆ گرنگ بووە هوەری بۆ گرنگ بووە ئەگەر بە منەڵی بەداخەوە هێشتا نەخێر بەڵام چی وە ئەکات چی واکە بۆی گرنگ بێ 4 بەرنامەی و کۆم بەرنامەی تۆ ئەزانی وساز ڕێچکی ڕاگەیاندن لە وڵاتی ئێمەیە سەبارەت بە پشتیوانیکردنی هوەر بە دیاریکراوی بەڕای منە بێت گۆڕانکاریشی تیا ببێت مەسەلەن عفوم کە من نامێ پێشنیاز بۆ پرۆگرامەکەی بەڵام بۆ نمونە ئەم پرۆگراممان کردو لەسەر کاریگەریەکانی هوەر کە چۆنە زۆر گرنگە پرۆگرامیشتر هەبێ هەر لەم تەلەڤیزیۆنەی بەڕێستانەوە بڕوا بەرپرسێک بێنە بڵێ کاکە فلان بەرپرس بەرنامێکی وامان کردو ئەم قەزەیە مهمە ئێوە وەکو بەرپرس ئەتوانن چی بکەم ڕەنگە ئەویش هەندێک کێشە و چیرۆکی تایبەتی خۆی هەبێ لەسەر قسەکانی ئەو ڕێن بۆ شوێنێکی تر کاکە تا ئەم دقەیەمە پرۆژە یاسایەکمان نییە تایبەت بە هوەر لە وڵاتی ئێمە سبەی ڕۆژ تیمێک لە دەرەوە بیانێ لە کوردستان فیلمێک دروستکەن پرۆژە یاسایەکمان نییە تایبەت بە سینەما باشە ئەمە هەمووی ڕەبتی بۆ نییە کە ئێمە دەوڵەتمان نییە کاک زیرەک دڵنیایی دەوڵەت علەتی یەکەمی ئەم میلەتە نەخۆشی سەرەکیەکەی خۆی نەبوونی دەوڵەتە ئەو قسەی زۆر ڕاستە بەڵام سۆز لە دوای ڕاپەڕین شۆ زۆر پرۆژەی یاساش لە پەرلەمانیشەوە دەرچوێنراون بۆ کار لەسەر ئەوە نەکراوە ئەدی ڕەنگە برادرانی پەرلەمانتە لە پەرلەمان نەما لێمان تۆڕە نابن وە بزانم بەشی ڕۆشنبیریان هەیە ڕۆشنبیری کولتوری هەیە وەنیە لە بەشی پەرلەماندا
کاریان چی ئەمانە من نازانم بەڕاستی بۆ هەتاوەکو ئێستا کە کار لەسەر ئەمە نەکراوە ئەوەی من گوێم لێ بۆ هەوڵێک هەبووە لەو کابینێ کە کاری لەسەر بکرێت چەند پێڕاگەیشتونە پێڕانەگەیشتونە کابینەکانی تریژار هەبوون بەڵام نەگەیشتون بە نەتیجە ئەوەیە کێشەکەی کە نەکراوە بەڵام دەوڵەت کاکسۆران ڕۆحی هەموو ئەو شتانێکی ئێمە باسی دەکەین لە بۆ مۆسلی دیگنیتی کەرامەتی ئینسان ئەو ئاڵایی کە هەوراز باسی کرد من بەم دواییە کە گەڕامەوە بەریتانیا لەسەر داواکاری سەرۆکایەتی شارەوانی بێرمیگام بگەڕێنەوە لە فستیڤاڵی هەفتەی پەنابەران بەشداری بکەین من لەبێ ڕێکخراوێک مێ بەنای ڕێکخراوی هونەری دەهۆڵ و لەبێ گروپێکمانەیە هەر بەناوی دەهۆڵ گەڕامەوە بەشداریمان کرد 4-5 کۆنسێرتمان هەبوو ڕۆژێکیان ڕۆژی فستیڤاڵە گەورەکە بوو کە زیاتر لە 20 قەوم بەشداریان کرد بیزنەتەوە من بەڕاستی لێ داوام کردن دەزانم جاری بێرمنگام هەر لە بێرمیگام لە بەریتانیا من داوای دووشتم لێیان کرد بەڕاستی یەکەمیان دەبێت ئاڵای ئێمە وەکو ئاڵای کوردستان لەوێ بی لەبەر بەس ئەو شارەیە من تێدا دەژین 50,000 کوردی تێدایە هەموو بەریتانیا تقریبا 250,000 تێدایە زۆرە نسبەکەی زۆرە هەر ئەوەش بوو کە شارەوانی بەریتانیا بێرمیگام داوا لە مرکەکە بگەڕێمە تا کورد تەواجودی هەبی دەبوو چەند ساڵە چاڵاشوش دەکرێت کورد تەواجودی نەبووە بە حکومی کە من لێرە بوومە ساڵانی پێشتر بەشداریمان کردووە بە پێی توانە ئۆکەی من چیم کرد دەبێ ئێمە ئاڵای خۆمانمان لەوێ هەبی بەڕاستی ئاڵای کوردستان نەک ئاڵای عێراق لەبەرەوەی جاری وایانە پرۆتۆکۆلیان حسابی دەوڵەت دەکەن ئەو وڵاتانە بەشداریان کردووە باشە من گوتم نەخێ دەبێ برێن لەسەر قەومێ ئەمە قەوارەیەش خۆمانی و دومشە ئاڵای کەشمان خۆی ئەتراف پێکراوە لە عێراق زمانەکەشمان ئەتراف پێکراوە ئەویان زۆر گرینگە بە زۆری خۆمان بە زۆری خۆ ئەرەڵەوەیات بە زۆری خۆمان من مەبەستم لە چ بوو لەوێوە هەر خۆشمە ئەڵایەکم لە ملکرد بوو لەوێەوە بەڵام دەمشام کرد نەتەوەکانی تریش ڕەمزی ئاڵای خۆیان هەیە ئاڵاکانیان لەوەیە من مەبەستم لەو تەئسیراتە بوو لەسەر لایەنێ شعور بە وجودی ئەو کوردانێک کە لە بێرمیگامن کاتێک کە دێ لەو فستیڤاڵە تەمەشا دەکات 20 قەوم بەشداری کردیە ئەو تێدا دابڕێنراوە ئەو یەکسەر تەئسیر لەسەر چ دەکات کەواتە وجودت نییە نە لە وڵاتی خۆت بوو لەسەر گۆی زەوی خاوەن دەوڵەتی و خاوەن کیانی وەندە لێرەش لەم وڵاتش کە تۆ دەژی تۆ خاوەنی هیچ شتێکنی لەم وڵاتەوە من بە ئەن قەس داوای ئەو شتانە دەکەم کە جارێوە لە بەریتانیا کە چالاشی دەکەین دەبی ئاڵای کوردی جلوبەرجی کوردی بڵین کوردستان بۆمانە دەبێت لەوێ هەبێ حزورمان هەبێ زمانمان گۆرانیەکان دەبێ هەمووی گۆرانی کوردی بن باشە بەشەکانی کللتورمان خۆوەکو باسکرا پێکاتۆ لە هەموو بەشەکانی یەکلەوانە مەسەلەی زمانە کە تێیدا دەبێت تێیدا بێ من پێداگریەکەم ڕاستە لایەنەتەوە یەکەم فەخر بەوە دەکەم کوردستانیمە بەڵام نقطەیشتر هەیە بۆ من ئەو کوردەی کە لەوەیە هەست بۆ شعوری خۆی بکە بەڵام دەسەڵات دەبێ تازەکە باسکرا دەسەڵات دەبێت ساڵانە پلان لە بۆ ئەو نوعچاڵایکانە دابنێ نەک لە بەریتانیا لە سەرتان سەری جیهان باشی نمونەیەکی بچکۆلانە بێنمەوە لەسەر ئەمەی کاکزیرەک ببوورە قەتعیشم کردی ئەمە بە حکمی فیلمەکانمان کە نێرین بۆ فستیڤاڵەکان لەسەر ئاستی دەرەوە خۆمان بەشداریەکەن لە فستیڤاڵەکان نمونەیەکم بینیوە لە هەر فستیڤاڵەکە بە گریبانەی مەسەن تۆ فیلمێکە نردووە بۆ فستیڤاڵی کازان لە رووسیا زۆر نەتەوەی تریش فیلمیان نردووە لەگەڵ دەرهێنەرەکانی ئەو میلەتانی کە فیلمیان نردووە لەوێن سەفیری ئەو وڵاتە یان بەرپرسی بەشی کللتور لە سەفارەتی وڵاتە لەگەڵ یانە ئێمە هەمیشە کوردەکان جا کوردی باشوور بێ ڕۆژهەڵات بێ باکوور بێ ڕۆژاوا بێ کە بێکەوە یا کوردانی کە لە دیاسپۆران فیلمیان دروست کردووە زۆر بێکەسین خۆمان دەسەگرین بە یەکتریە و خۆمان دیفاع لە یەکتریەکەین و خۆمان چەپڵە بۆ یەکتری لێینوانە تەنانەت من لە زۆر فستیڤاڵەکان لە دنیا کە پرسیارەکەم کە بیستم کەواکەم تەنانەت دەوڵەتەکان خۆیان مەرج بۆ فستیڤاڵەکاندان ئەوەنە فیلممان ئەوێت بەشداری پێ بکەین تەنانەت ئێمە ئەتوانین ئەم فیلمەمان هەبێ بۆی خەڵات وەربگرین یان نازام چیوانە کەرامەتی سیاسی ئەو میلەتی خۆیان ڕاگرن بەس من پێم وایە لە زۆر و لە وڵاتانی دنیاسا فەرمانگەی پەیوەندیەکانی دەروی حکوومەتی هەرێم نوێنەرایەتی هەیە لە وڵاتانە بەڵام پێم بڵێ لە کام فستیڤاڵی نێودەوڵەتیە کوردێک بەشداریتیا کردووە نوێنەرێکی مەسەرەن لایەنێکی سیاسی یا حکوومەت چووە لەگەڵ ئەمێ ئەم ڕۆحیەتەیە کە هێشتا بۆمان دروست نەبووە هونەرمان بۆ گرنگنی باشە کاگەوراس ئەوەیە کە پێویستمان باشە بۆ گەنجەکانمان ئەم پرسیارم بۆ هەردووتانە هەم وەکو سینەماکارێک هەم وەکو میوزیکزانێک
یعنی گەنجەکان هەستەکەی کە ئۆکەی ئەوە وتمان فیلم و دراما کارێکی سەختە و بەرهەمهێنانی زۆر سەختە بەڵام خۆ گۆرانی میوزیک تۆزێ ئاسانترە ناڵێمەویش زۆر ئاسانە بەس ئاسانترە بەرهەمێنانی گۆرانیەک یاخود میوزیکێک هەستەکەم گەنجەکان زیاتر جۆ لە گۆرانی غەربی ئەگرن جۆ لە گۆرانی میلەتانی تر ئەگرن یعنی ئەمە خەلەلێکیش نییە لە هونەرمەندەکانی خۆمان یعنی ئەمەرگلەی بکەین لە ئەموو ئەو ئەی خۆمان یعنی مەسەڵەن هونەرمەندانی خۆمان حەقنێک لەیت لە خۆمان بکەین حتمما ڕاستە لە بۆ هەردوو بواری ڕاست هەم مۆسیقا و گۆرانیەکان بۆ مۆژی دراما و فیلمشەکەت بابێ بۆ دراما و بۆ نمونە درامای خراپیش کراوە بەڕاستی ئەوەندەی سەیری پارەیەکی زۆریشی جاسەر کرا بەڵام درامایشی خراپ بۆ دوازە وانە ئەسا منم جارە گوتومە تۆ ناتوانێت لەسەر خەڵک فەرزکەی دەبی لە گوێ لە مۆسیقا ڕابگری لە دەبێت تەماشای ئەو دراما بکەیت دراماکە خۆی ئەو سنوورە دەبەزێنێ بۆ وای لاتوە زۆربەی مسلسلاتەکەمان بۆتە هندی تورکی ئێستاکە هەندێکی ئیرانیە وانە کە وای لاتوێن خەڵکێک بە زۆر تەماشای مسلسلاتی دیکەی ئەزنەبیش دەکاتم بۆ معنای کە بڵین غەربی بڵێ دیارە کوالەتی ئیشەکانی ناوخۆ لەو ئاسە نەبوو کەسە تێر بکە هونەری ژوایە لە دڵەوە دەنیشێتە سەر دڵ وانە بەڕاستی وایە ئەبێ کاریگەر بێ ئالەمەیە وساس وەبەرهێنان ئێمە وەبەرهێنانی کللتوریەکەین تەماشا ئێمە وتمان هونەری کوردی کەمتر نییە لە هونەری تری جیهان بەس بەتەنیا ئاوا بەجێی بێڵین تەواوە نەخێڕاستۆ ئەکادیمیاکان باشە یعنی قەیناکە تۆ ئەمە منکوتم درامایەک پارێکی زۆری بۆ تەرخان کراوە کۆمەڵی ئەکتەری باشی تایە بەڵام دەرهێنەرەکە ئەو لەو ئاستانیە یعنی ڕۆڵی ئەکتەرەکانیشی کوشتووە تۆزێک پەلەمانە لە ساڵێکە چەند درامای کوردی بەرهەمەهێنرێ ساڵیەت و ئەڕۆ ئەگەر یەک دانە بکرێت یان نەکرێت باش ئەو دانەیە بۆ ناچێتە ناو دڵی بۆ ئەزانی بۆ لەبەرەوەی ئوستاز دایمەن لەگەڵ ئیشا داهێنان دروستە بێ دەرهێنەرێکە بێت ساڵ بێت و بڕوە ئەگەر بودجێکی بۆ سەرف کرێ جاریوە بە 2 ساڵ 3 ساڵ جارێکیش بەس ئەگەر منافەسە هەبوو من خەریکی ئیشێ بوون تۆش خەریکی ئیشێ و کاکزیریش خەریکی ئیشێ بوو ئەگەر هاتە سەر منافەسەی بازار ئەو کاتە کوالەتی پێشەکەی ئێستا ڕکلام لە کوردستان بۆ پێشکەوتووە ڤیددیو کلیپ بۆ پێشکەوتووە لەبەرین جۆرێک لە منافەسەی تێکەوت ئەبێ سینەما و آخر دراماشە ئەم کورتە ئەو پارەشە بەڵام خۆ لە دراماکانە کاکە بەلاز هەر ئەوە نییە کێشەکە لە دراماکانە چیرۆک لاوازە سیناریۆ لاوازە ئەکتینگ لاوازە ڕووناکی و دەنگ و مۆسیقاکە بەشێکی زۆر زۆر کاریگەرە لە ناو دراما ئەوە لاوازە یعنی هەمووی ئاواتی هەڵکێشە من باسی بەس تەنها دەرهێنەر وایە نەنە ڕاستە ینی ئەمە ئەوان بابێکی تر ئەگە بڕۆینە سەر کێشەکانی مەسەرەن فیلمی کوردی چین یا کێشەکانی درامای کوردی چین ئەتوانین دەرگای ڕەخنە بکەینەوە و چارەسەرەکانیش باس بکەین مەسەرەن سیناریۆ زانستە ئایا ئێمە کەسمان بۆ ئەم زانستە پەروەردە کردووە ڕەنگە نەخێر ئایا بۆچی مەسەرەن فیلمسازی ئێمە ناڕوا لەم زانستە خۆی پێشخە مای ڕەخنە لێگرتنە باڵێ ئەی باشەکە وەراست بۆچی جاران لانەوازان هەبوو ئێستش خەڵک تەماشایەکە و لەزەتی لێ بۆ جاران هەبوو خەڵک ئێستش تەماشایەزانی بۆ چێژی لێ زۆر جار باسی حاڵەتەمان کردووە بە پارێکی کەم و لەوانەیە زار پارەشێت ڕۆحیەت ئەو گۆرانیانەش بە هەمان شێوە یعنی بۆچی وای لێ هاتوەستە ینی هۆکارەکەی خۆ هونەرمەندان خۆشیان نین بەرپرسم بە شێشان من باسی وم کرد وتم هەندێک هەیە هەوڵی زۆر باشی داوە هەوڵ هەیە ئەمە ناتوانین زەڕ بەسەر هەموو لێدەین هەروەک چۆن کە بینە بواری دراما و سینەماش هەوڵ هەیە بەڵام هەوڵی خراپی زۆر هەبووە ئەو ڕۆحیەت هەر بکوژێت ئەوە یەک دوو کرانەوەش کاک سۆران عەولەما با بێنە سەر مۆزای ئینتەرنێت جیهانی بۆ خێنە خستێ ناو یەک پارچە جیهازە دەستە تۆ جاری وایە کورد دەوڵەت کە باس کرا بەڕاستیەوە قەزیەیە هەچوا دەورە دژمنە قەزیەیە من ئەو ڕەکە جۆم لێ بووە وەختی خۆی لێ نەگەڕاون کامێرا بۆ تەسویری فیلمی سینەمایی داخلی کوردستان بکرێت لە ئیرانەوە یعنی تۆ بە هەموو شێوەیەکەوە هەوڵ دراوە کللتورەکەت
لەناو ببردرێ بێگومان لە هەموو لایەکەوە ئەوانە هەمووی بەڕاستی هەوڵدراوە خۆمان لەناو لەناو ببەن. ببرێتەکەمان لەناو ببرێت ئەجا خۆی کە بەڕاستی- سزای کللتورەکەمان جا بەڕاستی کاکسرە کە کللتوریان لەناو بردی خۆی ئۆتۆماتیکانی تۆژە ناو بردرێن ڕاست دانی کللتورە تۆ دەیرێتەوە من بۆیە هەموو دارە قسەیەشم کردەوە بە زۆی کە لە بیری نەکەم ئەنی گوتومە چەند پەیوەندیە دیپلۆماسی و بازرگانیەکان گرنگ بن ئەوەندەش پەیوەندیە کللتوریەکان گرنگن لەگەڵ دەرەوەی کوردستانە ئەوەی کە دەبێت ئەوەنەوە دوایینەوەیە باشە ئەمەیە دەتپارێزی سبێنێ دەنگی شعبی دەرەوەی دەتپارێزی لە چاو ئەو هەموو گورگێک کە لە چواردەورتەوە دەوێتن بتخنچێنیتن بۆیە من زۆر تاکیدمان لە سەرلایانی کللتور کردوێتەوە بۆیە دەستخۆشمان لە جەنابی شرکە تۆ تەرکیزت خستۆتە سەر کللتور گرنگی کللتور لە شوێیە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئەوەی تریان بەڕاستی مەسەلەی کرانەوەیە ئەنی من بابێن سەر بەرنامەی جەنابن ئایا من سەیری هەموو بەرنامەکانی تەلەڤیزۆنەکانی کوردستان دەکەم نا ئەی بۆ هەندێک بەرنامە هەیە ڕام دەگرێ کاکە من هەندێک بەرنامی بمبورە هەندێک بەرنامەی جیهانی سیر دەکەم تێرم دەکە هەندێک بەرنامە ئۆتۆماتیکەن مقارنەیەکی نەفسی لە لای من دروست دەبێت تااقەتم نامێنێ هەندێک بەرنامە هەیە سەیرم کردووە نەمتوانێت لە 2 دقیقە زیاتر سەیری و بەرنامە بکەم هەنێ بەرنامە 6 ساعت و 2 ساعتم لە دیارە دانیشتومە باشە ئەو کرانەوەیش لە مۆسیقا و گۆرانی کوالەتی دەوری هەیە لە فیلم و دراما دەوری هەیە وانە لە بەرنامە لە شاشەی تەلەڤیزیۆن دەوری هەیە شاشەی دنیا دەبینی ئۆتۆماتیکەن مقارنەکە بە کوردستان 24ەوە نیە ئەو کراوەیەش وای کردووە بەڕاستی کە ڕەنگە خەڵکێک دڵی ئاو نەخواتەوە بە بەرهەمە ناوخۆیەکانمان هەروەکو شووتی و کالەکەکەی لاتەوە دەرەوە دێتن خۆشتر بەخوا هەر شتە خۆماڵی و وینەکە خۆشترە یعنی بەڕاستی کاک زیرە کاکەوراز گفتوگۆ و مناقەشەکردن لەگەڵ ئێوە زۆر بە چێژە من خۆم زۆر سوودم لە هەروکتان بینی بەڕاستی زۆر سوپاسانەکەم بەڕاستی کاتی بەرنامەکەش هەر ئەوەیە حەزمانەکرد زۆر دانیشتنی و قسەمان کردە بەڵام ئەگەر وەکو دواوتەیەک لەم پرۆگرامە چی بکەین باشە بەڵام بە کوردی چی بکەین باشە بۆ داهاتوومان جوانتر و گەشتتر بێ سپاس دەکەم دووبارە سپاس بۆ باشی پرۆگرامەکەت و بۆ باسەکەش بۆ هێشتنەوە بە پێوەی ئینسانی کورد بۆ پاراستن لە شوناسی ئینسانی کورد پێویستمان بە پارێزگاریکردن لە ئەدەب و هونەری کوردی هەیە لە زمانی کوردی هەیە بە هەموو ڕێگە جیاوازەکانیەوە بەر لە هەر شتێک ڕاگەیاندن پێویستەکە بە بەردەوامی کۆمەکی ئەم لایەنە بکە و چاوێکی جددی بێ لە پاراستنی ئەم مەسەلانە و هەروەها دەسەڵاتدارێتی کارگەڕی لە کوردستانە پێویستەکە دەعمی مەسەلەی کللتور بکە و بەجێی نەهێڵێت بەو شێوەیە کە بکەوێتە ژێر پێی کللتور و دابوونەریتی بێگانە و کۆمەڵک شوێنی ترەوە چونکە لە کۆتایە ئەوەی کە ئەبێتە هۆی با بڵێن لاوازبوونی تاشی ئینسانی کورد بۆی پێویستمان بۆی ئینسانی کورد بە شەرەفمەندانەوە بە پێوە بهێڵین و ئەوش کللتورە توانێەوە بکە زۆر سپاس کاک زیرەک جەناب دەڵێکی دووبارە سپاس بۆ جەناب کاکسۆرە سپاس بۆ کوردستان 24 بۆ ئەم دەرفەتە پەروەردەی هونەری پێم وایە گرینگە ئێمە ئەگەر دەمانەوێت ئەو قوارێ بپارێزیر و خەونی ئەوەشمان هەیە ببین بە دەوڵات دەبێت بگەڕێنەوە قوتابخانە لەوێوە پەروەردەی کللتوری لە بیر نەکەین ڕاستە بیرکاری گرینگە زمان ئینگلیزیش گرینگە فیزیاش گرینگە بەڵام کللتوریش گرینگە تەنها زانستنا پێم وایە گەڕانەوە بۆ قوتابخانە بە جددی وەربگیرێ پەروەردەی کللتوری دووبارە گەڕانەوەی ئینتیمای ڕوحیەتی قوتابیەکانمان لە قوتابخانەکان واروەها خەڵکانی دیاسپۆراژ لە بیر نەکەن ئەوانە هەر خەڵکیان وڵاتنەوەی ئەو وڵاتنە دەبێت ئیتیمان بەوانش بدرێتن لەو دابڕانە کللتوریە دروست نەبێ لە مابینی کوردانی کوردستان لەگەڵ کوردانی دیاسپۆرە بێگومان زۆر سپاسانەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاسی ئەوژەکەم کە هەتا ئێستا لەگەڵمانە بوون هەتا بەرنامەیشتی کاردانەوە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ و کاتیش خۆش